بنای خوای بەخشندە و میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویست سڵای خوای گەورەتان لێبێ خوای گەورە تاعەت و عیبادەتی هەموو لایەک قبوڵ بکات. خۆشەویستان لە درێژەی کار و چالاکیەکانی دەستگای خێرخوازی بەخشین کە یەکێک لەو پرۆژانەی بۆ مانگی ڕەمەزان ڕایگەیاندووە بریتیە لە دابەشکردنی عەرەبانەی شەحن و پێشکەشکردنیان بە خەڵکانی خاوەن پێداویستی تایبەت. بەڕێزان ئەمڕۆ لە دەڤەری ڕاپەڕین و قەڵاتزیە و بتوێن پشدەر دەستگای خێرخوازی بەخشین هەڵدەسێ بە دابەشکردنی کۆمەڵێک عەرەبانەی شەحن بۆ ئەوانەی کە ناتوانن لە ماڵەکانیان بێنە دەرەوە و بچن پێداویستەکانی خۆیان بەبێ کەسێکی دیکە بەدەست بخەن. تەنها لە پشتی پەنجەرەکانەوە سەیری ئاسمان نەکەن و تەنها ئاسمانێن لێ دیار بێ. لەگەڵمان بن بزانین چۆن دڵخۆشی خۆیان دەردەبڕن، چۆن شاگەشکە دەبن بەوەی کە ئەم دیارە بە نرخەی ئێوەیان پێشکەش دەکەن. کاکڕێباز سڵای خۆڵێ. سڵای خوا لە تۆش بێ. کاکڕێباز تۆ خاوەن پێداویستی تایبەتی. بەڵێ. بەهۆی حادیسەیەکەوە کارەساتێک وادلاتەوە یا هەن لە زگماک وا بوو؟ وەڵا بەهۆی زگماگیەوە. پێشتر تۆ لە ئەزەڵ زگماک بووی؟ بەڵێ. ئەی چوویتە قوتابخانە؟ بەڵێ. خوێندەواریت هەیە؟ بەڵێ. شێوازی با بڵێن جۆری کەمەندامەکەت چییە؟ ماسوولکەکەم مردووە. ماسوولکەت مردووە؟ بەڵێ. ئەی چۆن هەڵسوکەوتت هەیە؟ چۆن دەتوانی هیچ دەتوانی بڕۆی؟ بەس بە دانیشتنەوە ناتوانم مەسمە سەر پێ. ناتوانێت؟ ناوەڵە. واتە هەر ئەتوانی بە دانیشتنەوە بڕۆیت و تەواو؟ بەڵێ. باش. هیچ هاتوچۆی ماڵە خزم دووکانێک شتێک دەکەی دەتوانی؟ ئەگەر ئەو کورسە شانەمە بێ دەتوانم. بەڵێ. بەڵێ. واتە ئەگەر بۆ نمونە عەرەبانەیەکی ئاساییت هەبێ هەر بەو شێوازە بێ کەسێک پاڵت پێوە بنێوە نیە خۆ دەتوانێت لێ بقڕی؟ ناوەڵڵا. ناوەڵی لە شان نەبێ ناتوانم. ئەگەر ئەو کورسە شانە نەبێ و ناتوانم بچمە ماڵ سەردانی بازارکەم یان بچمە لای خزمان. ئەوەکانی کە ناتوان کەس ناتوانێت پاڵم پێوێنێ. وەڵا پێدەچمە بازار کاتەکانی خۆم پێ بەسەر دەبم. سپاسیان دەکەم بۆ ڕەمەزانە عەرەبانەیان دایە من دەتوانم پێی بڕۆمە دەرەوە لەمە دوای ئیتر سەردانی بازار بکەم. زۆر سپاستان دەکەم. کاکا من دەست و لاقم تەواو نییە ناتوانم بڕۆم بۆ بازار و لە دەورەی ماڵە وە دوورکەوە 150,000 معاشەیە هیچ کەم نییە هیچ داهات هیچ کەم نییە زۆر ماڵ و ئاوا بێ مەمنونم ئەگە و حارەبانتان بۆ هێناوم بەرێ وەڵا بەڵام لە مەزبوریان چ دەکرێت
ئەمن هەتا ئاسا بڵێ نەگە شتێکم ئیسۆبابم بوو بێ برادێک دۆستێک چوە بۆی هێنام و حینی پێڵاویشی مێز بێ ئەی بۆ هێناوم دۆستێک برادێک ناسکاوێک یان بە سارەی ئەلێرە هاتۆباری کردوم و لەگەڵ خۆی بردوم و هێناومیەوە ئێستا بەڵام زۆر مەمنونم ئەگەڵ عەرەبانتان بۆ هێناوم ماڵتان بە خانی خوای بێ ئەوەی ئەوانەیە کە دەیدەنە بەخشین ئێمەش بەخشینیش دەیداتەوە بە کەمەندامی وەک ئێمە سەتی لە من خراتر هەیە لە ژووردا کەوتووە هیچ کەسی نییە ئەگەر شتێکمان بوێ دەبێ بچین تەکلیف لە خەڵک بکەین لە جیران بکەین لە دۆست بکەین لە برادەران بکەین ئەگە بن و بنهێننەوە بەڵام داوا لە ئەو دەوڵەمەندانە دەکەین ئەگەر یارمەتی بەخشین بدا ئەوانیش یارمەتی ئێمە ردنەوە ئەو پاسکیلیان بۆ هێناوم پێی دەسمە بازاری داهاتی خۆی شتی خۆی پێ جێبەجێ دەکەم هەست پێویستێکی هەم بێ پێ دەسم پێی دەکەم و پێی دێمەوە پێی دەستمە سەردانی خزمان سەردانی برادەران ماڵیان ئاوا بێ و زۆر مەمنون. داوا لەو خوای دەکەم زۆر سوپاسی بەخشین دەکەم ئەگا و یارمەتەی بۆ من هێناوە ماڵیان ئاوا بە زۆر مەمنون. بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەوەی کە بینیتان پێدان و پێشکەشکردنی عەرەبانەی شەحن بوو بە چەند خاوەن پێداویستێکی تایبەت ئەوانەی کە ساڵانێک بوو لە ماڵەکانیان قەتیس مابوون لە چوار دیواردا کە توانای هاتنە دەرەوەیان نەبوو زۆر بەیان کاتێک کە ئەو عەرەبانە گەشتە دەست ئەو بەڕێزانە دڵیان زۆر خۆش بوو بەوەی کە ئیتر لەمە دوا دەتوانن سەردانی ماڵە خزم و کەس و کار و تەنانەت بچن پێداویستی خۆیان لە بازار و لە دوکانەکان بەدەست بخەن. پێتان ئەڵێن ئێوە هەمیشە پرۆژەکانی بەخشین بە گەورەی دەهێڵنەوە ئێوەن هەمیشە دوای خوای پەروەردگار پشتیوانی دەستگای خێرخوازی بەخشینن لەم مانگی ڕەمەزانشدا هاوکارمان بن بۆ ئەوەی کە بتوانین زیاتر خزمەتی هەژاران و نەداران و خاوەن پێداویستە تایبەتەکان بکەین. بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ.